پرسیارێک تا ئێستا لای هەڵەبجەیەکان وەڵامەکەی ڕوون نییە. پارێزگاکەیان لە واقیعدا کراوەتە پارێزگا یاخود تەنها مەرەکەبی سەر کاغەز بووە. لە دوای 5 ساڵ بە پارێزگابوونی هەڵەبجە لەلایەن حکوومەتی هێرێم و حکوومەتی عێراقەوە فرامۆش دەکرێت و وەک پارێزگایەک مامەڵەی لەگەڵ ناکرێت. ئێمە ئەزانین کێشمەکێش و گرفتەکانی ئەم شارە و ناوچەکە هۆکارە بۆی کە هەڵەبجە نەبێت بە پارێزگا. تازەترین پێشاتیش ئەبینین کە لە 19 پارێزگای عێراق 18 ئەڕوا تەنها پارێزگاری هەڵەبجە نادێنە دەرەوە بۆ سەفرێکی زانستی و پەشداریکردن لە کۆمەڵە بابەتی ئاوەدانکردنەوە و پرۆتۆکۆڵات و ئەوانە کە دوجارێش ئەبینین ئەم پارێزگارێکی ناڕات تەنها پارێزگاری هەڵەبجەیە کە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. لە کۆی 19 پارێزگاتانە یەک پارێزگاری هەیە ناتوانێت پارێزگارە بنێرێکەوەتە ئەمە ویستێکە نانی هەڵەبجە بە پارێزگا. حکوومەت هەر لایەنێکی پەیوەندیدار کە لە بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە پەیوەندی هەیە بە جددی کار لەسەر ئەو بابەتە بکە بۆەوەی بە فیعلی خەڵکی هەڵەبجە وەکو پارێزگا کاریان بۆ بکرێ و وەکو پارێزگا تەعامل لەگەڵ هەڵەبجەی شەیدا بکرێت. ئیشکردن لە ڕووی سیاسی و یاساییەوە لە پەرلەمان و لە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی لە حکوومەتی عێراق هەڵەبجە ببێتە پارێزگایەک بە فعلی و حسابی پارێزگاکانی تری بۆ بکرێت نەک پراوێز بخرێ وەک ئێستا لە زۆر شتا ئەیبینین هەر ئەڵێن عێراق 18 محافەزەیە و بە فعلی لای ئەوان ئێمە نەبووینەتە محافەز. لەم ڕۆژانەدا شاندێک بە سەرۆکایەتی سەرۆکوەزیرانی عێراق بە یاوەری سەرجەم پارێزگاکانی عێراق سەردانی وڵاتی چینیان کرد بە مەبەستی بەشداری لە لووتکەی پیشەسازی جیهانی. بەڵام جارێکی تر پارێزگای هەڵەبجە بانگێژ نەکرا. ئەمە لە کاتێکدایە پارێزگارەکانی سلێمانی و لێر و دووەک ئەندامی شان دەکەن. یاساناسێک لەبارەی کارەبوونی پارێزگای هەڵەبجە بۆ چوونی جیاوازیەیە. ئەو پێی وایە ئیرادەی سیاسی زاڵتر و بەسترە لە ئیرادەی یاسایی. هەرەوە ژۆکارە هەڵەبجە بەو شێوەیە فرامۆش کراوە و ڕێکارە یاسایەکانی تێدا جێبەجێ ناکرێت و وەک پارێزگایەک ناناسرێت. ئیرادەی سیاسی بەهێزترە لەو قانونانەی کە بۆ ئەم پارێزگایە دەرکراوە. بۆی ئەبینین لە ڕووی سیاسیەوە پشگیری ئەم پارێزگایە ناکرێت و سەرجەم هێزە سیاسیەکان ئەوانەی بە تایبەتی باڵادەستن کەم تەرخە من لەم بوارەیە. بۆ نمونە ئەوەی کە بینیمان لە زۆربەی بۆنە ڕەسمی و بۆنە نێودەوڵەتی و ئیقلیمیەکانە کە پارێزگاکان بانگێشەکرێت پارێزگای هەڵەبجەیتیانە. چکە ئەمە ئەگەر تێبینی بکەین لە هەموو بە پارێزگابوونی هەڵەبجە هەموو ڕێکارە یاسایی و کارگەرەکانی بڕیوە. بەڵام ئەوەی کە ئەم پارێزگای پەقستووە بریتە لە ئیرادەی سیاسی. ئەگەرچی هەڵەبجە فەرمانی هەرێمی و حکومی و لە پەرلەمانی یاسایی بۆ دەرچوێنراوە و ماوەی 5 ساڵە بووە تا پارێزگا، بەڵام لەناو خەڵکی شارەکە بە پارێزگا فرامۆشکراوەکە ناوی دەبن. چونکە بە فعلی و لە واقعدا شارەکە سیمای پارێزگای پێوە دیار نییە. پارێزگاکە ئەنجومەنی پارێزگای نیە و بەشێکی زۆری بەڕێوەبەرایەتیەکان نەگەڕێنراونەتەوە سنووری پارێزگاکە. ئەوەش نیگەرانی لای خەڵکی شارەکە دروست کردووە و هەمیشە و پرسیارە دەبێتە گفتوگۆی نێوانیان هەڵەبجە پارێزگایە یاخود نا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.